جه برنامه کد کنکشن دنگی امریکا لواشنطن پایتخت اصالح تمیجر لگل هفکارین خواه بخیراتنا و دکم و به سرنوچه آن دست به برنامه دکم. لعراق کمپانی که تایبت پشتگیری دارایی ده یکم ناوند تستین کرونا ده ناو اتومبیلان ده. هجمارک بچوکا ولایت امریکی انجام هلبجارتنان دگوهرن. گولا قلنگ لی بینگولا روجلات ترکیه بالا سرداناران دیکشینه. سروکی امریکا دونالد ترامپ ده دیدار که دا لگل پیشکشگر تلویزیون فاکس نیوز کریس والیس آنی زمان که هجمارا مرین امریکا به صدما کرونای جگلک ولاتان کمتره. والیس به ارگومنتا برهفدانکا کیسین امریکا ولاتین یکیتی اوروپی برسوا ترامپ دا لی ترامپ گوت او نوچین سختنه. لگور آمارین زانینگه جان هاپکینز لامریکای بهتری 3.7 میلیون پیکتی و بهتری 140,000 مرین ویروسی هنه. کل گورا وان هجماران امریکا یکم ولات جیهانی ده هجمارا کیسانده. لی ارگومنت ترامپ جی اوه که هجمارا خلک امریکا جی گلکی بلنده لبرانبر وان ولاتان. ده دمکی دا که کیسین ویروسا کورانی لامریکا بلند بونه هجمارک ولایت و حکومت خودجیهین امریکا بیوان دوربونا جواکی و بکارانینا ماسکان تند کنه. لهن ولایت لدجی سپاندنا بدار زوره فرمانانن. لدور بلندبونا هجمارین پیکتیانو ناکوکیا امریکیان دوی درباره ده از به دکتر ریدور احمد را آخویم که پزشک زاروکانه لباجار نیویورکی. افزیده بونا حالات کرونا الولايات اي بنيو اي غربي امريكا هنا دسبيكا جول نيويورك تشيبو او هنا وقت دبي سيرجا خوا ندي تبونو انا نه افزيده بونا حالات كورونا دبينن ام از دبينم اف برچاك ج بيلاواني اولي اي كمينه. بله باشه او نکوکین سیاسی دنابینا هر دو پارتی سرکه ده هر ارتزانم تختور زاروکانی بلکه تو گلکی نیستی سیاست نبیجی لدیار سیاست تفلی تندرستی و ام ببیجین ساغلمی بوید و مجاره ده یعنی تو ببیجی چه قص نزیکی اویک و گلو راست ارگومنت هی که رنگل هنک ولایت ام ببیجن ماست دوی نین دانین هنکان دوی وری دانین تو چاواد بینی ویکی راسته والله مخابنة اشتغلياها راسته جبرد د بانديميك كده تشتي قمرود خوازه انه وقت به قرار مدار وسياسة مدار ودكتور وخلقه جو وقت به فيكاري كار دكن السر نفسها اشتغالية بينج بوغو ملت وين دانا بناف حردو كسادة اللي مخابن افتشتها تشين ابو الامريكا مدبينن جو سروكا امريكا حر يجدس بيكد يعني وقت به نرينا ويش كورونا رجلكي نرينا كي simplified يعني بسطة عند أمورها قال لك هن قد قلت إنه وك كخك عادية وك رشحك عادية وك فلوك عادي وتديد مناس كردورة إنه قال لك بيسترج إنفلونزا أو جريبة ودورة إجا مثلا ماسكيهات ووقتها جو سي دي سي خبراء سي دي سي دقوت انه ملت حمقرك ماسكال خوكن سروق دقونا ومثلا بوي وقت بيجودبونا ان بين ديمقراطة وجمهوريين وقال لك خلكن هنجي دبيج انه مثلا حريات شخصية يعني دولتك فيتشتي فرضنك ليه ام انا خشك نصدقن الباجاري عالمي ايجو ماسكا طبقا بشكل كي قال لك يمزن نسبة بلابونا كورونا تيد داكتي يعني وف تشتها جبولو سي دي سي وقت دبي ريكومندك ايش خلكي حميره باشه دكتور لنيويورك يعني تشاود دخوني كو د پیلا یکم دا یانجی ام بیژن د قوناغه یکم بلاونا ویروسا کرونا دا گلک هجمارین مزن هبون نه د ودا هرچندی بناوی پیلا دویم به بناوی قوناغه دویم پیلا یکم به چما کیس لنيويورك تبخل ودريج دي ميني يعني كيمن بله انا نيويورك وقتها جو كيس قال لك زيدا بون وقت بمير باجار وحاكمة نيويورك خلكي حما هيش تقول مالي بمين نقول essential worker بن نقول كار كاري اي ضروري بن حمل مالا خمان بزنس حمل سكنة عندن وحياه انه ترانسبورتيشن جي يعني وسائل النقل جي قال لك كيم كرن وتعقيم قال لك زي ذكرن فتقريبا حياه نيويورك سكني يعني قال لك الفيديوهات نيويورك ايامي وان رجع بنا ريت تبيني انه سيارات شارعه قال لك وقعدت تنبون فافتشتها هشتقو
حالات دا كذن وجبرجي قال لك بلا بود ناف خلكيده ام دبي انه ممكن قال لك خلك مناعات جي جمان شيبو ام انا حالات انه لو قال لك نابين نش كورونا نيويورك خدا بله بس دکتر ببور از اختیارات دبرمه جبر دما مکیمه یعنی تدبیجی دیتنا واکسینه که نیزیکه اوه پرسه امش گلکان کریه و تمجی براستی مراخامه جبر کام خوازن زو واکسینه که بدیتن اوه پرسه تم دکن یعنی تدبیجی دیتنا واکسینه که وی نیزیک به بلي والله انا بري حفتيكي تقريبا شرويتشوني مقالات دركت ال نيو انجلاند جورنال اوف ميديسن انه فاكسيني جو اختبار كربون السر قال لك نخشها الضاد قال لك بنسبه كما زين شيكرن فهذا تشتكي قال لك مشجعه خلكن بحث ايه متفائل بحثها انه دمها داويا مها نهادها ان شاء الله مها يازدا واندرا وفاكسينا كي خرطو حاضر هبي يعني شخل كير فامجي ولو بهيفينا بله تختار زارو کن ریدور احمد تج باجار نیویورک مرابوی گلک سپاس بو باشتر بوند سپاس قال لك امام صالح لعراق به پشتگیری دارایی کمپانی که تایبت باجار نجفه یکم ناوندا تسکرنا ویروسا کرونا یت آواکرین کوالاتی به اتومبیلین خواهد را در باسته بنو تستاوان تگرتن. اف ناوند آواکرین ددمکی دا کو هجمارا کیسین کرونای لعراق شیانا تستکرنین نخوشخانهان در باس کریه. اف جادهیا دگهتا ناوند تحقیقرنا ویروسا کرونا لباجار نجف باشورا عراقی. شوفیر و سوارین وان اتومبیلان پایان آبن و تحقیقرن جوانرتی انجام دان. اف ناونده جبو سفکرنا کاری نخوشخانه که بشف و روش پری نخوشن بسدم بلندبونا جمارا وگرین ویروسا کرونا لسرانسری عراقی. یا کمپینگاوا بوی آوائی لعراقی به پشتوانیا دراویا کمپانیا عمل الشرقیا کرتی تایبتا و تحقیقرن ددمک کرد دا آماده دبن. الفكرة هنا أن نحاول أن نعزل كل شخص على حدة. بیروکا ئەوە ئەم هەوڵ دەدەین هەر کەسەکێ جدا بکەین و یەک هات تاقیکردنا ڤایرۆسا کۆرۆنا بکات ئەو ji خەلکێ vederkiriye ev bi mebesta kêmkirina xeteriya belavbûna ڤایرۆسê ye. وهو تقليل نسبة خطر العدوى. عراق راستی کریزکا مزنا ساغلمی دبه جبر جمارا بلندا وگرین ویروسا کرونا و شیانا وبری یا نخوشخانهان جبر راوستاندنا بلافبونا فيروسي. حالا راح نحفظ الإصابة المحتملة في داخل العجلة. اگر او کسی به ویروسی کتی وره و ناونده او د اتومبیلا خودایه و دره و خطریا و گرتنا ویجی گلکیمه. لجير چاوديريا وزارة التندرستية عراقي تيمين كارمندين ساغلمي هاتنا فيركرن تايبت جبو تاقيكرن ورقرتنا نمونيان جي خلقي كوبرانيا وان دكتوريان جي ناوندين ساغلمي لباجار نجف ودوروبر وان دهنيرن في ناوندي جبو كو چند زويا او كسين گومان هي هلگري فيروسيا بيناسكرن السريع اللي هو الرابط تيست ويتم تاقیکردنا بلز ده 10 دقیقان دا آماده دبید. اگر ویروس یک گرتبه او ده بیت روانه کرن بو تاقیکردنا دوام جبو پشراس کرنه. اگر مسوگر بو ویروس گرتیه ام ده پیوندیه بوی آلیه بکین او هنارتی ناوندامه. بوی شێوەیە تایبەتی ڕێنماییên ساغلمیê ku li çendîn welatên cîhanê û li welatên hevsûnûrên Iraqê jî heye, ev navend rojê 205 heta 300 kesan taqî dike ke eger bi vîrusa korona ketine yana bêy ku xeterê li ser xelkê dî durist bikin. كنا نروح المستشفى الحكيم نقعد بصالة بری ام دچوینه نخوشخانه الحکیم و دهولا که دات رو نشتین پر نخوش بون یان ویروس گرتی بون و کسی پی ندزانی نه هر کس ده اتومبیلا خودایه دورش خلکه. هتا روژا یکشم 19 مها هفت عراقی 9220 وگرین ویروسا کرونا پشت راست کرینه و هر وسا جی مرنا 3691 کسان به وی ویروسی. بهتری 100 واکسین لسرانسری جیهان تنه تحقیقرن جبو راوستاندنا ویروسا کووید 19 کو تنها به 100,000 کس کشتنه و آبوریا جیهان تک بریه. کمپانیا فایزر و بایونت تک SE دبیجه که دو واکسین وان شوپاندنه که لزگینج آجانسا ساغلمی امریکا ورگرتنه و رنگ او یک پروسه پیش و برنا واکسین وان کاندید بلستر بکه.
کمپانیا مدرنا نیشاندا کو واکسینا وی برسوا سیستما برافانیا لاش لنک همی 45 خوبخشن وی گرکر افجی نشانک باشه لگور مدرنا کمپانیا سینوواک بایوتک چینیو جه دست به ویکی نشاندا کو سیم واکسینا خو لبرازیل پیش و بریه هر وها لبریتانیا کمپانیا آسترازینیکا و زانینگاه آکسفورد بردوامن ده پیش و برنا واکسینین خوده بلندبورا هجمارا کیسین کرونا اجاره کدن وگر سرکار و جیانا نورمال خستنه بر پرسیاران پزشک دروناس دکتر آزاد مرادیان کل لوس انجلوس دمینه لگل هفکار من جانی دیلان بحثا گرینگیا پیگیریا به پیوان ساغلمی دکه و دبیجه بیوان پیوانان کنترل کرنا ویروس زحمته دکتر آزاد خوشتنوا بو برنامه کرکنکشن زوریا ولاتانه جیهان که گیرویده پتای کرونا بونا لنیوان پاراسنی جیانی هاولاتیان و هر وها بارودوخی آبوری ما بونا و بو کردنەوەی دەرگاکانی کاروبارەکان چۆن دەڕواننا و ئامارە نوێیانەی کە بڵاو دەبنەوە بە تایبەتی لە ئێلەتانی وەکو کالیفۆرنیا لە چوونە سەرەوەی ژمارەی توش بووان چۆن لێ دەڕواننیوە زۆر سپاس کاکجانی بۆ داوەتەکەتان بەداخەوە ئەو قەیرانەی کە تێکەوتوین لە ئاستێکی زۆر مەترسیداردایە بەتایبەت هەروە کە جەنابەت ئاماژتان پێکرد لە جێگەی وەکو کالیفۆرنیا لە حاڵ حازرا وەکو بزوتنەوەیەک بۆ ژیان و بزوتنەوەیەک بۆمان هاتووەتە ئاراوە یعنی ئەوەی کە ئایا لە نێوانی چوونە سەرکار و لە نێوانی کردنەوەی بازاڕەکانە کامی هەڵبژێن ئایا ئەوە باشترە یاوەی کە خۆیان بپارێزن یاوەی کە گیانی خۆیان بپارێزن یا گیانی هاوڵاتی بپارێزن ئەم باسێکە کە لە نێوانی سیاسەتوانی ئەم وڵاتانەی چاوە بەتایبەت سیاسەتوانانی کالیفۆرنیا کە جەناب ئاماژەت پێکرد بووەتە باسێکی سەرەتایی و بەداخەوە کۆمەلگایشی کردووە بە دووتیکەوە بەشێک لە کۆمەلگا مەسلەی نان و مەسلەی کارویشی هەڵبژاردووە بەشێ لە کۆمەلگاش بە گوێدان بە سیاسەتوانەکان و بە بەرپرسانی سیحە و سڵامەت قبوڵیان کردووە کە دەبێت بپارێزن خۆیان ئەگەر ناتوانن لە نێو ماڵە بمێنەوە ئەو چەند ڕێنوایانەی کە هەیە یەکی لەسەرەوە دەمامەک ببەستن دەستکێشیان بکەنە دەستیانەوە یا دەستیان پشۆن یاوەی کە خۆیان بپارێزن لە نزیکبوونەوە لە کەسیکەیە ئەویان ڕعایەت کردووە بەڵام بەداخەوە قەیرانەکە زۆر گەورەتر لەوەیە دکتۆر ئازاد شارەزایانێک دەڵێن مرۆڤ دەبی ئازاد بێت چی بکات چی نەکات وەنابی کەسی فەرمانی پێ بکاتن ئیوە چۆن لێ دەڕوانن من پێم وا بێدەم باسێکی فەلسەفیە لەواقعدا هەرچەند ئەمریکا بۆ بە باسێکی سیاسی ئەوەی کە هیچ بەرپرسێک یا هیچ حکوومەت و کۆمارێک ناتوانێت بۆ خەڵک دابینی بکە کە چۆن بژین بەڵام ئەگەر بژیوینی خەڵک لە ئاستی سیاسەتوانان نابێت لەو بارەیە کە حکوومەتە کە دەتوانێت پارە لە بەدەستی خەڵک بگەێنێت کاروئیش بۆ خەڵک دابین بکات من دەبێت بۆ ئاماژە بکەم دەبێت خەڵک گوێ بە بە قسەی بەرپرسەکان لێرە ئەو باسی کە ئێمە هەمانە من دەبێت ئاماژە بکەم لە بەشێک لە باشووری کالیفۆرنیا کە منتەقەیە کە پێی دەڵێن ئۆرنج کانتی لە منتەقەی ئۆرنج کانتیە کۆماریەکان زۆر لەسەرترۆن و بەداخەوە ئەم باسییان کردوە بە باسێکی سیاسی دەڵێن کە حکوومەت و بەرپرسانی حکوومەت یا سیاسەتوانەکان ناتوان بۆ خەڵک دابینی بکەن کە ئێمە چۆن بژین یا چی بکەینە دەمامک بەسین دەستمان بشۆین دەبێت خۆمان بۆ خۆمان دابینی بکەین بەڵام ئەم ئاسە لە ئاستی تاکە کەسیان نییە ئەمە ئاسی قەیرانێکی نێونەتەوەیە قەیرانێکە کە هەمووی خەڵک دەگرێتە بەر وم پێم وا بێت لەم ئاسەیە دەبێت خەڵک پشت بەسن بە ڕێنوایانەی کە لەلایەنی حکوومەت بۆیان دەدرێت باشە بەس چوونە سەرەوەی ئامارەکان ئایا بەهۆی پابەندەبوونە بە پێوانەکانی ئاسایشی یان ئەوەیە تاقیکردنەوەیکی زۆرتر دەکرێت لە دەرەنجام دەدوزنەوە کیە هەیەتی کینیەتی من تاقیکردنەوە دەتوانێت یەکێک لەو جێگانەی بێکە یاویە و ڕێگەی بێت کە دەتوانێت ڕێژەکە زیاتر نیشان بە بەڵام من دەبێ ئاماژە بۆ بکەم ئەو کەسانەی کە مراجعیان کردۆ بە خەستەخانەکان ئەو کەسانەی کە دەچن بۆ لای دکتۆرەکان وەختی ڕێژەی ئەوە دەچێتە سەرۆ لەو کاتیا مەسئلەی ئەو تستدان یا مەسئلەی ئازمایشکردنە نییە لە واقعدا ئەگەر چاوی لێ بکەیت لە جێگەیەک وەکو لۆس ئانجلسە
کە تا ئێستا ڕێژێ و کەسانێک کە لە نێو خەستەخانەکانەوە لەو بەشی تایبەتیدا یا ICU یا CCU خەوتون تا پێش لە حوتێ ڕابردوو شتێ لە حدودی 35% تەختەکانی خەستەخانەکان دابین کراوە بۆ کەسانە بەداخەوە لە هەفتەی گوزەشتەوە تا ئێستا ئەو ڕێژە بەسەری 46% گەیشتووە. ئەمە نیشانەت کە ئێمە تەنیا چاو لەوە ناکەین کە بەداخەوە کە پرێزیدەنت ترامپیش ئاماژەی بۆەوە کردووە کە هەرچی ئێمە ڕێژەی تێستەکان یا ئەو ئازمایشانەی کە بۆ کۆرۆنای داین دەچێتە سەرتر و هەر بۆ ئەندازەیش ڕێژەی و کەسانەی کە بە پەتاکە دەرگیرە بن زیاترە بێت. من لەگەڵ کەسەیانیم لەگەڵ قسەیانیم پێم وابێت دەبێت بە ئاماری ئەو کەسانەی کە چوونەتە ناو خەستەخانەکان و دەبێت پشت ببەستین. بەس لەو بڕایدان ڕۆژێک لە ڕۆژان بگەڕێنەوە سەر بارودۆخی ئاسایی یان هێشتا لە قوناتێکداین لە گەڕان بە دوای ڕێگاکاندا ئایا بگەڕێنەوە و یاخود کارکردن لە ماڵەوە؟ بەداخەوە هیچ گۆڕانکاریەک ناتوێتە ئاراوە، نا ئەوەی کە واکسنێک دروست کراوە نەوەی کە دەواکە پیا کراوە دەرمانی نەخۆشنێک پیاکردنەوەی کە تعداد و ڕێژەی خەستەخانەکان و تەختی خەستەخانە و دوکتور و پەرستارەکان زیادگەڕیشت هیچ تەغییرێک نەدراوە لە وەزعیەتەکە. تەنیا ئەو شتێک کە ئێستا من پێم وابێ خەڵکی گەیشتووە ئەوەی کە چۆن توانێت بەو ڕێنوایانە پشت ببەستێت ئەوە بەشێکی سەرەتاییە. لە لایشی کەیشەوە ئەو مەسەلە هەیە کە هاتوونە سەرەوەی کە سیاسەتوانەکان ڕێگە پێیا بکەن بۆ ئەوەی کە چۆن زیاتر یارمەتی خەڵک بن لەباری ئابووریەوە. دکتۆر ئازاد مرادیان دەروناسی بنەماڵە زۆر زۆر سپاس. زۆر سپاس جەناب کاک جەنگەل. ئارگومنتا vekirina dibistanan lê seranserî cîhanê berdewam e û li Amerîka jî rêveberiya Serok Donald Trump dibêje divê dibistan vê payîzê vebin. Lê tîm û berpirsên dibistanan di rêkberiyekê de ne li dor vekirina wan bi awayekî saxlem û parastî. لە شاری لۆس ئانجلوسی ویلایەتی کالیفۆرنیا خوێندنگا کاتۆلیکیەکان لە ئامادەباشیدان بۆ ئەوەی لەم پاییزە پێشوازی لە خوێندکاران بکەن. لەم کاتەدا پلانەکە گەڕانەوەی بۆ خوێندن و قوتابخانە، بەڵام بەڕەچاوکردنی خۆپارێزی بەکارێنانی ماسک و هەبوونی بەشی تایبەت بە پێوانەکردنی پلەی گەرمای لەشی قوتابی. سەرۆکی ئەمریکا داناڵد ترامپ هەڕەشەی بڕینی بودجەی ئەو قوتابخانانەی کرد کە قوتابخانە ناکەنەوە، بەڵام لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی پەتاکە لە لۆس ئانجلوس پێدەچێت قوتابخانە ئۆنلاین بێت. لە مانگی هەشدا خوێندنی ساڵی نوێ دەست پێ دەکاتەوە، بەڵام بەوە دەست پێ ناکەین قوتابی بێنەوە نێو قوتابخانە. سەلامەتی و پاراستنی تەندروستی کۆمەلگاکەمان شتێکن ناتوانین دەستبەرداری بین. بڕیارێکی قورسە شارەزایان پێیان وایە منداڵ کە لە قوتابخانە بوو باشتر بوو. خوێندنی ئۆنلاین بۆ هەموو منداڵێک ناگونجێت. بۆ هەندێک منداڵیش قوتابخانە بەتەنها هەر خوێندن نییە. مەسەلەکە لەوەدایە 7.1 میلیۆن خوێندکار لە خوێندگەکانیان چارەسەری تەندروستی دەرونی وەردەگرن، یان هەندێک منداڵ خزمەتگوزاری خواردن وەردەگرن. سەرڕای ئەوەی کە هێشتا راپۆرتن لەسەر دەستدرێژی سێکسی و خراپ ڕەفتارکردن لەگەڵ منداڵاندا. بۆ منداڵان ئەوە ڕیسکێکە بۆ توشبوون، هەرچەندە مردن بە کۆڤید-19 لە منداڵدا کەمترە بەڵام سفر نییە. مامۆستایان دەیانەوێ بگەڕێنەوە بۆ قوتابخانە ئەگەر سەلامەت بن. دەمەوێت داناڵد ترامپ بێت دابنیشێت لە بەشی دوایی پۆلەکە لە پۆلێکی 39 قوتابیدا و هەوای ئەو شوێنەش هەڵبمژێت بۆ ماوەی 7 کاتژمێر لە ڕۆژێکدا و 5 ڕۆژی هەفتەش. جارجاریش منداڵ بپژمێت و بکۆکێت بەڕوویدا. لە زۆر وڵات قوتابخانەکان کراونەتەوە، ڕێو شوێنی خۆپارێزی تونکی راونەتەبەر، بەڵام ئەو وڵاتانە دەستیان بەسەر ڤایرۆسەکەدا گرتووە، ئەوسا قوتابخانەیان کردوێتەوە بە پێچەوانەی ئەمریکاوە. لەو کۆمەڵگەیانەی کە حاڵاتەکانی توشبوون بە ڤایرۆسەکە زۆرن، ناتوانین قوتابخانەکان بکەینەوە بۆ ئەوەی گواستەوەی ڤایرۆسەکە کەم بێتەوە. ناتوانین بە شێوەیەکی باش ئەو دڵنیایەمان هەبێت. چەند هەفتەیەکی ماوە بۆ خوێندنی ساڵی نوێ، ماوەیەکی کەمیش ماوە بۆ دەستگرتن بەسەر ڤایرۆسەکەدا و دیاریکردنی بەرنامەکانی خوێندن. وەک gelek caran berê di hilbijartinên Amerîka da encamên hilbijartinên serokatiyên êsal di navbera Serok Donald Trump û kandîdê demokrat Joe Biden da rasterast girêdayî dengê çend wîlatan in. Çawa ev raport bêhtir şirove dike.
لە مانگی 6 ساڵی 1945دا لە سان فرانسیسکۆ لە کالیفۆرنیا ئەو دەمەی پەیماننامەی نەتەوە یەکگرتووەکان واژوو کرا کە داڕێژرا بە مەبەستی ڕێگەگرتن لە کوشتنکاریەکانی شەڕی دووەمی جیهانیەوە و نەتەوە یەکگرتووەکان وەک کارنامەیەک بۆ چارەسەرکردنی ناکۆکیە نێودەوڵەتیەکان بە شێوەیەکی ئاشتیانە دامەزراوە. ڕێکخراوەکە 75مین ساڵیادی دامەزراندنی دەکاتەوە لە جیهانێکی گەلێک جیاوازتر، جیهانێک هەروەک سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان دەڵێت کێشمەکێشتی بەسەرا زاڵە. هەر لە کۆڤید-19ەوە بۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا تا ناڕەواییەکانی ڕەگەزپەرستی بەرەو زیادبوونی نایەکسانی، ئێمە جیهانێکین لە چێشمەچێشداین، لە هەمان کاتدا لە کۆمەڵگایەکی نێودەوڵەتیداین بەردەوام دووربینین. هەروەک لە پەیماننامەی نەتەوە یەکگرتووەکان داهاتووە بۆ ئاراستەکردنمان بەرەو دۆڕەژێژی باشتر، بەرەنگاری هاوبەشمان گەشت و نماکردنە تا ئەم ساتە. بەڵام ژمارەیەک لە زلهێزە دامەزرێنەر سەرەکیەکانی نەتەوە یەکگرتووەکان، بەریتانیا، چین و رووسیا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا زیاتر لە پرینسیپڵە بنەڕەتیە فرەلایەنەکان تایان دوورتر دەکەونەوە لەم دەمەی وڵاتە بچووکەکان لە خۆیانیان گرتووە. نەتەوە یەکگرتووەکان بە درێژایی ساڵاندا کارەکانی وەک ئاشتی پارێزی و هەڵمەتە مرۆیەکانی بەرفراوانتر کردووە. لە ئەمڕۆدا ڕێکخراوەکە خۆراک بۆ 87 ملیۆن کەس لە 83 وڵاتدا دابین دەکات. پێکوتەی بۆ نیوەی منداڵانی جیهان دابین کردووە و 100,000 ئاشتی پارێزی بە 13 وڵاتدا بڵاو کردوتەوە. نەتەوە یەکگرتووەکان لە هەمان لەو ئاستەدانیە کە بەهۆیەوە لە ساڵی 1945دا دامەزرا، تا ڕادەیەکی زۆر قۆڵە سیاسەکانی کاریگەری نییە، هەرچەندە زۆربەی ئاژانسە مرۆیەکانی کاری باش دەکەن، بەڵام لە ڕووی سیاسیەوە بەو شێوە کاری نەکردووە کە وەک لێی چاوەڕان دەکرا. نەتەوە یەکگرتووەکان ساڵیادی دامەزراندنی دەکاتەوە لەم دەمەی پەتای کۆڤید-19 بەربڵاوە، نەخۆشیەکە کە ڕەنگە گەورەترین بەڕنگاری ڕێکخراوەکە بێت لەوەتایی دامەزراوە، هەرچەندێکە بەر لە پەتاکەش لیستێکی دوورودرێژی کاری تری هەبوو کە دەبوایە بیکردایە. یەکێکیان دۆزینەوەی چارەسەر بۆ تەرازوی ڕاگررتنی هێز لە نێوان هەرە بەهێزترین ئەندامەکانی تا بەردەوام ببن لە هاوکاریکردن و کاری ڕێکخراوەکە پەک نەخەن. هەروەها بودجەی ساڵانی نەتەوە یەکگرتووەکان کە بایی ملیارەها دۆلارە خەریکە ڕوبەڕووی هەرە خراپترین قەیرانی دارایی لە جیهاندا دەبێتەوە. گۆلا قۆلنگ لە بینگۆلا ڕۆژهەڵاتی تورکیە گۆلەکە خۆرستیە کۆسێ گراڤێن gelekî biçûk vedhewîne û ev girav bi awakî balkêş di nav avê de ji cihên xwe dilevin û tabloyeke seyr nîşan didin. Pemnêrê me li Enqere serdana Gola Qoleng kir û ev raport amade kir. Gola Qoleng li şarê Çewligê navçe Boglanê di gundê Gola Qoleng da cî digre. Ev wek goleka kirater xwe diyar bike jî lê nekirater e, bi sürüştî pêkatiye. Rûberê golê 300 metr çargoşe û kurahiya wî jî ser 5 metr e. Korta vê golê çawa û bi çi awayê pêkatiye kes nizane. Lê li gorî hin pêzanîna tê diyarkirin ku pêşî korta vê golê bi avê pir bûye û paşê jî ser wî şêl girtiye û dûra jî bi şiklekê hin şêl ji hev û din veqetiyane. Ana sê şêl wek birayê cêwî di nav vê golê da geh ji hev vediqetin û geh jî tên ba hev û din. İsmail Akar bi xwe li gundê Gola Qoleng da dinişe. Deme ew bi zarava zazakî behsa vê golê dike, dibêje demekê çirikek teqiyaye ev gol pêkatiye. Em vernetiya dedemo yem vaş çinten û wetet vaş çinten yo qejek şirawet vat matiyara aw biyartiya des çirikese. Qejo miyotiya na tera çirik teqatiye heme xwever nabiye. Navê vê golê ji Qolengan tê. Berî ku bibe ciyê geştyariyê gelek Qoleng dewrûberê vê golê da hêlînên xwe çêdikirin. Ji bo vî jî li vê derê sê tişt bi Qoleng tên binavkirin. Evana jî Gola Qoleng, çemê Gola Qoleng û gundê Gola Qolengin. Ev gol li herêmê wek efsaneyekê jî derdikeve pêş. Hin kes ji vê golê ra gola bêbinî dibêjin. Hin kes jî dibêjin ku gayek ketiye vê golê laşê wî di çemên Muradê da hatiye dîtin. Dewrûberê vê golê bi darên berû hatiye dorpêşkirin. Lê ana her derê wî hatiye girtin. Sedat Taş li vê derê karê kafê dike. Ew dibêje ku pêştir dewrûberê vê golê betal bû. Ana bi kafê û ciyê pîknîk hatiye dorpêşkirin. Etiyad Ademayê şîrevî şêl ayzareyê de şêl pêr yüzmüş bin. Qalintî şêlo yo metre nîm degiş bin. Xwaretî gwel 6 metre wa. Etiyad pîknîk yerî mayest.
کافه ما است رستوران ما است ایشون تورزی که ما گرک چی ما تا خودر بیام لدن پیکنیک کنه سر گوره سه شیل هنه اف سه شیل جی حرکت کن سری داج می گوت بو وقت بهشت درد که پیش ایوب دمیر گولا کلنگ دنگ امریکا لمصر د مدیا جواکی دا دنگن تفگرا می تو بلند بیا پشتی گرتنا احمد بسام زکی خوندکاری که به زیدگاوی سکسی لدورا 100 جنو کچان هاتیه تاوان بار کرن گرتنا وی پشتی هجمارک مزن آ پوستین اینستاگرامی لدجیوی هات پیش آگاهین بهتر دوی راپورتی ده اف چنده هاتیه دست بیکرن جلوه روپلا انستگرامه بناوه جنن کود بنا آرمان جو هرشن پولیسا بدمکی گیم و پشتی 2 هفتیان و روپلا انستگرامه شیا پتر جساد و 64 شوپیران بدز و بیند لسروی روپلا انستگرامه پتر جساد جنان و کچان ادعا کریه کو او توجی دزدریجی و سکسی و هر وصا دزدریجی تندی بینه جلوه احمد بسام زکی که خوندکارک بی لزانکو امریکی القاهره ستات كتير بتخاف جالك جند ترسم باغفن و دزانن اوان چه پشتوانینی نج کسین دوروبرین وان و مالباتین وان و نزانن ده چله هن و او کسی ولی گیری چید بی دست خوب گهینته و بقطید بودمکی درش مصر دبن پرزگریکو و چنده لکولینن نتوید اگرتی و دیار کر که همی جنن مصرید بیجن دمکی جیانوان دا بونا آرمانجا دزدریجی و تندی بلی و دیار توانا زکی جدابی و پشتی جمارک و جنا و کچا توانکری زکی هاتا گرتن دوزگرد بیجن او هاتیا گرتن جبر توانن لسر و املی و کولینات گین مالباتا زکی حتی نوکا چه پیام نداینه بلد بیجن او ادعاء دجي قريوانا نراستن لكن القضيه دي حصل فيها حاجه مهمه جدا ودیار سوشیال میدیا دشید کارت گله گرنگ بکد اگر خلق بزانید که چاب کار بینید دنوا 48 دمجمیران دا اوان شیان او کسین تاوانبار دست سر بگن اوش دمی گرتنه وره قانون دانرد مصره بریاردان کو ناوین قربانین دزدریجیا بو جواکه نه اینا اشکرا کرن کو افچنده دهاری کاری قربانی نیکن به اینا پیش بداية الفكرة ان انا حاولت اطرح ان احنا دوید دادگاه دادگاهی که سر بخواه به گوتنه دوزن کو به شدت لسر جنیو گریداینه دوی نبتنه لسر دست دریجان لی بتوندی و زورداری دن را دناف دا جنومی را داجی قانون دارد بیجن زکی اعتراف کریه کو اوی گفه کرینه لسر چند جنو کچا بله ادعای دی رد کرن لیور کرد کنکشنا ایرو بداویت تاجارا به پرشا